وردە وردە لە هەرێمی کوردستان پەنادەبرێتە بەر وزەنوێبووەکان بەوەی چی دیکە تێچوێژی زۆر لەسەر بەرهەمهێنانی کارەبا و چەندین بابەتی دیکە سەرف نەبێت. بۆیە لە ئێستادا لە شاری جوان لە شاری سلێمانی کۆنفرانسێ لەسەرم بابەتە گیراوە. نەچمە لای پرۆفیسۆری یاریدەدە دکتۆرە چرۆ سڵاو لەبێ دکتۆرە لە شاری چۆک و سلێمانیە تا چەندێک وزەی نوێبووەمان هەیە. طبعا ئێمە کۆمەڵێک سەرچاوە هەیە بۆ وزە نوێبووەکان. یەکێک لەوانە وزەی خۆرە، یەکێک لەوانە وزەی باە، یەکێک لەوانە بایۆماسە کە بریتێ لە بەکارهێنانی پاشماوەی خواردنەکان یا پاشماوەی ئاژەڵەکان بۆ ئەوکەمانە بەشەر حسابی بۆکرێ وزەیەکی نوێ بووەوە. لە لایەکتریشەوە طبعا ئەوە تۆزێک تەکنیکەکانی وە بزانم بڵێن قورسترە و یان لای ئێمە تۆزە هێشتا نامۆنین پێکەویش سێڵی هایدرۆجینەکە لە ئەوە جیا ئەکرێتەوە لە ئۆکسجینەکە و هینەکرێت وای لێ ئەکرێت بۆ کارەبا بەکار ئەهێنرێت. تا چەند گرنگی پێدرێ لە هەرێمی کوردستان و بە شاری سلێمانیە؟ وەڵاهی گرتنی ئەم کۆنفرانسانە لەسەر وزە نوێبەکان خۆی لە خۆیان هۆشیاریە بۆ کۆمەلگا، بەڵام من پێم وایە هێشتا کۆمەلگاکەی ئێمە زۆری ماوە بۆ ئەوی هۆشیار بێ. وردە وردە هەنگاومان ناوە. طبعا نەتەوە یەکگرتوەکان حەڤە گۆڵی سەرەکی دانا کە وڵاتی عێراقیش یەکێکە لە وڵاتانەی کە بەشداری کردووە لەوەیە کە یەکێک گۆڵی حوتەمیان باس لەوە ئەکا کە چۆن وزە نوێبەکان بەکار بهێنرێ. هەرچەنە ئەگەر بەراورد بکەین لەگەڵ وڵاتانی پێشکەوتووە زۆر کەمە هەنگاوەکان لێرە، بەڵام هەر هەنگاونان بەرەو ئەو بابەتە خۆی لە خۆیان دڵخۆشیەکە کە هیوادارین وردە وردە هەنگاوی گەورەتر بنێرێ بۆی بتوانرێ وزە نوێبەکان بەکار بهێنرێت. چۆن وا بکرێت کە ئەو خانوانەی کە هەمانە ئەو بینە و باڵەخانانەی هەمانە کەمترین ڕێژەی کارەبا بەکاربێنن؟ طبعا ئەوانە بەهۆی ئەو تەکنیکە ینی تەلارسازەکان پێویستەکە تەلارز ئەوانە هۆشیاری بۆ تەلارسازەکان و ئەندازیاری شارستانیەکان کە بتوانن یەکەی نیشتە جێبوونەکان یا بیناکان بە شێوازێک دروست بکەن کە کەمترین وزە بەکاربێ و کۆمەڵێک استراتیژی هەیە پێویستەکە ئەوانە بەکاربێنین. زۆر جارمە کە باز لەمە ئەەکەین ئەومان بیرەکەێت ئەڵێن تەلاری بێ تەلارساز کە پێڵێن ڤێرنەکۆرە ئاکتێکچەر واتە لەو زەمانەی کە هێشتا تەلارسازەکان دەرنەکەوتبوون یەکەی نیشتە جێبوونەکان بە شێوازێ بوو کە لەگەڵ کەش و هەوای لۆکەڵا زۆر گونجاوتر بوو وەک لە ئێستا بەهۆی بەکارهێنانی ئەو بڵێن ئەو کەرەستە بیناسازی ناو خۆیانەوە بوو. پێویستەکە ئێمە کاتێک کە تەکنۆلۆژیا کە بەرەو پێشون بە خۆمانەوە بین پێویست ناکە هەموو شتەکان وەلاوە بنین و دوای پێشکەوتنی وڵاتانی پێشکەوتوو بکەوین. بۆ نمونە یەکێک بەلایانی کەمە ئەتوانین تەکنیکەکان بێنینەوە بەکاری بێنین. یەکێک لەو تەکنیکانە ئەوەیە کە پێوترێت ملقەف یاخۆ بە فارسی پێوتێ بادگیر کەواتە شتێکە وەکو وایە ئەلیمنتێکی بینایە. ئێستاش ئەگەر لە ئێران شاری یەزد هەمووی بەو شێوازە وزە دابینەکەن بۆی وەکو وایە تۆ لە هاوینا مەبەڕیدەیەکە هەبێ بەبێ کارەبا ئیشکە. اینجا ئێمە پێش ئەوی بیر لەوە بکەینە وزە نوێبەکان بەکاربێنین پێویستەکە بیر لەوە بکەینە چۆن وزە کەمتر بەکاربهێنین، ئەو وزەی لە ناو ماڵەکانە چۆن پارێزگاری لێ بکەین. دوجار ئەتوانین بیر لەوە بکەینەوە کە وزە نوێبەکان بەکاربێنین. واتە تەلارسازان سەریان لە خەڵک تێگا؟ بەداخەوە ئەوەی کە ئێستا ئەگوزارێ لە ئێستایە ئەتوانم بڵێم تێگانێکی ژینگەیە بە دەرەجەیەکی زۆر. دروستکردنی یەکە نیشتە جێبوونەکان بەپێی پێویستیەکان نییە، چکە ئێمە بیرمان نەچێت کە باز لە نەتەوە یەکگرتوەکانەکەین ئەو حەڤە گۆڵی ئەچێتە پێ ئەڵێن گۆڵەکانی سەستەنەبڵەتی واتە گۆڵەکانی بەردەوامی. گۆڵەکانی بەردەوامی بە شێوازێکە کە ئەبێ کەسەکانی ئێستا پێداویستەکانی خۆیان دابینکەن بە لە بەرچاوکردنەوەکانی داهاتوو. ئەگەر ئێمە بەم شێوازە شاخەکانمان بکەین بە یەکەی نیشتە جێبوون و هەموو سەرچاوە سروشتەکانمان تێگەین ژینگەی سروشتەکەمان بکەین بە ژینگەی دروستکرا و کەش و هاوامان بەرەو گەرمتر ئەڕات داوەنیش وزەی نوێبوو بێنەوە هەر بڵێن ئیکۆنۆمیە لە ڕووی ئابووریەوە زەرمەند دەبین بەدەلەوەی کە سودمەند بین. خەڵک بلۆک بەکاربێن لە دروستکردنی خانووە یاخودنا بە هیچ شێوەیەک هۆشیاری ناین بە خەڵک بە پێچوانەوە. ئێستا خۆشبەختانە لێرە و لەوەیە کە ئەبینین خشت بەکارەهێنرێ خژێکێکە لەو کەرەستە نەگەیەنەرانەی کە زۆر گرنگە ئێستا خانوەکانی پێ دروست بکرێ. جێگرەوەیەکی زۆر باشی
بلۆکە لەبەرەوەی جاران خشتەکان حەجمەکانیان کەمتر بوو لەبەرەوە زۆربەی کات حەقدەست و یان پرۆسی دروستکردنەکەی زۆر قرس بوو. ئێستا خۆشبەختانە خشت دروست ئەکرێ بە تەکنیکی باش هەر بە ئەبعادی بلۆکەکەی لەبەرەوە ئەتوانێت یارمەتیدەرێکی باش بێ کە بەکاربهێنرێ. وەکو ساڵان بەردینە قاریش بەکارەهاو. ئەوانش تەوان هەمووی بڵین مەوادی نەگەێنەرن بەڵام ئەگەر بەراوردی بەرد و خشتکەین خشتەکە باشترە خشتەکە لەگەڵ دروستەکرێت گەڵ سەرچاوەیەکی سروشتیە ئەتوانرێ وا بکرێت تێک بدرێتەوە ببێتەوە بە پێکهاتەکە ئێمە کە باز لە سەستەنەبڵەتیەکەین واتە بێ ژینگە زەرمەند نەبێ ینی ئەو سەرچاوە سروشتی بۆچی ئەڵێن وزە نیوەبووەکان واتە پێشتر وزە نەبووەکانمان بەکارهێنا وەکو بۆ نمونە لە ماڵەکان هەتا ئێستش زۆپای نەوت بەکارهێنرێ ئەو نەوتێکە لە سەرچاوێکی سروشتیە کە بەکاری ئەهێنین جاری درنوێ نابێتەوە کەوابێ ڕۆژێکێت نەود نامێنێ بەڵام تشی خۆر هەتا ژیانما بێت تشی خۆریژماوە وزەیەکی نوێ نەبووە و با وزەیەکی نوێ نەبووە بایۆماس ئەوانەیە کە پاشەڕۆی ئەمە توانین یەکێکی بە کەلتور خواردن زۆر بە فیڕۆین ئەتوانرێ بۆنا سوودی لێ وەربگیرێ بۆ بەکارهێنانی وزە ئەتوانین کارگەر ریسایکلەکان زیا بکرێ وا بکرێ وەکو وڵاتانی پێشکەوتوو کە چۆن ئەو پاشەڕۆیە ئەسووتێنرێت و ئەکرێت بە وزەی گەرمی بەکارێنێ بە وزەی ڕووناکردنەوە شارەکان بەکارهێنرێ. سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون تایبەت بە وزە نوێبووانی کە هەیە ئەمان پێشنیاری ئەوەکەن کە هاوڵاتیان لە دروستکردنی خانووەکانیاندا خشت بەکاربێن لە بری بلۆک لەبەرەوەی کە وزەیەکی نوێبووە بەکاردێت و هاوکات کە دەتوانێت کەشی ناوماڵەکان ڕابێت.